هیوادارم هەر خەونی خۆش ببینن لە هەموو خەوێکی ناخۆش بە دوور بن. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان، درود و سەڵات و سەلام بۆ سەرگیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەقەد فراوانی و گەورەی ئەرز و ئاسمان و بۆ سەریار و یاوەران و شوێن کەوتوانی هەتاوەکو ڕۆژی قیامەت. بە پشتیوانی خوای پەروەردگار لەو ڤیدیۆیەدا باز لە خەوبینین بە سەفەرکردنەوە دەکەین بە هەموو ئەو جۆرە خەوانەی کە ئینسان دەیان بینێت سەبارەت بە سەفەرکردنەوە. ئەگەر کەسێک لە خەوی داوای زانی سەفەر دەکات، سەفەرەکەی بە خۆشحاڵیەوە دەکات، ئەو سەفەرەی پێخۆش بوو بە ئاسوودەییەوە دەڕۆیش بۆ سەفەرەکە، ئەو خەوا هێمای هاتنەدی ئاواتەکان و هاتنەدی ئەو پلان و بەرنامەیە کە ئینسان لە ژیانی داهەیەتی. هەڵبەت هیوا ئاواتەکانیش بە پێی کەسەکان دەگۆڕێن. ئەگەر کەسێکی ژوای زانی لە خەویدا دەچێتە سەفەر بەڵام بە خەمباریەوە دەچێت، پێی مڕتەح نییە، پێی ناخۆشە سەفەرەکە، ئەو خەوا هێمای ئەوەیە ئەو کەسە ڕەنگە بکەوێتە ناو گیر و گرفتەکانی ژیان و خەم و خەفەت و ناخۆشیەکانی ژیان. خوای پەروەردگار هەموو لایەکی لێ بە دوور کات. ئەگەر کەسێک وای زانی بە سایارە و تایارە خێرا دەڕوا بۆ سەفەر، ئەو خەوەش هێمای ئەوەیە ئەو کەسە بە ئیزنی خوای پەروەردگار باری ژیانی باشتر دەبێت و گوزەرانی لە ڕووی ئابووریەوە ڕەنگە باشتر بێت، گۆڕانکاریەکی ئیجابی بە ئیزنی خوای گەورە بەسەر ژیانی دادێت. ئەگەر کەسێک وای زانی لە سەفەر دەگەڕێتەوە، ئەو خەوا دوو مانای زۆر باشی هەیە. یەکەم هێمای ئەوەیە ئەو کەسە دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار بە ئیزنی خوای گەورە. دووەمیان هێمای ئەوەیە ئەو کەسە لە خەم و خەفەت و ناخۆشی و گرفتەکانی ژیان ئەگەر هەیبێت بە ئیزنی خوای گەورە لێی ڕزگاری دەبێت. ئەگەر کەسێک لە خەوی داوای زانی دەچێتە شوێنێکی نادیار، شوێنەکەش قسەی خۆمان بێت تۆزە ترسناک بێت، ئەو خەوا هێمای ئەوەیە ڕەنگە ئەو کەسە مردنی نزیک بوێتەوە، یاخۆت هێمای ئەوەیە کە پێی دەگوترێت لە مردن وریابە، چونکە ئینسان ڕۆژ بە ڕۆژ بەرەو مردن دەڕوات. بۆیە ناڵێم کە بترسی، بۆیە دەڵێم کە لە خۆت وریابی، چونکە دڵنیا بە ئەو خەوەش نەبینی هەردەمری، مردن حەقە و هەمومان پێی دەگەین. بەڵام هەر کەسە لە سەرەی خۆیدا ئەگەر ئەو خەوەت بینی زیاتر لە خۆت وریابە، و ئەگەر خەوەکەش نەبینی هەر لە خۆت وریابە، چونکە بەڕاستی مردن زۆر لێمان نزیکە. ئەگەر کەسێک وای زانی خۆی ئامادە دەکات بۆ سەفەرکردن، خەریکی خۆ ئامادەکردنە، ئاو خەوەش هێمای ئەوەیە ئەو کەسە لە ژیانیدا ڕەنگە بڕیارێکی گرنگ بدات، ڕەنگە بەرەو بڕیارێکی گرنگ بڕوات، ڕەنگە بەرەو گۆڕانکاریەک بڕوات لە ژیانیدا. بە ئیزنی خوای گەورە گۆڕانکاریەکی باش و هەروەها ئیجابی دەبێت. ئینسان لەو سەفەرەی کە بۆی دەچێت سەفەر دەکات، چەندە بە سەفەرەکەی خۆشحاڵ بێت، ئاسوودە بێت، بە مڕتەحی و ئاسوودەییەوە سەفەرەکە بکات، ئەو خەوا هێمای گەیشتنە بەو هیوایەت و بەو ئاواتانەی کە ئینسان هەیەی لە ژیانیدا. هەڵبەت هیوایەتەکانیش بەپێی کەسەکان دەگۆڕێن. ئەگەر بۆ کەسێکی گەنج بێت ڕەنگە زەواز بێ و خۆناغی ماڵداری و گەیشتن بە ماڵداری بێت. ئەگەر بۆ ئینسانێکی بازرگان بێ ڕەنگە هیوایەتەکانی ئەوە بێ کە بگات بە قازانجێکی باش، بۆ هاوسەران بەختەوەری خێزانی و خۆشی خێزانیە. و هەڵبەت بەپێی کەسەکان خەوەکە و مانای خەوەکە دەگۆڕێت. بەڵام گرنگەوەیە ئینسان بۆ سەفەرێک بڕوات بە مڕتەحی و ئاسوودەیی و سەفەرەکەی پێخۆش بێت، بە ئیزنی خوای گەورە ئەو خەوا هێمای هاتنەدی ئاواتەکانە. بەڵام ئەگەر بە مڕتەحی نەڕۆیش، بە خەم و خەفەتەوە ڕۆیش، سەفەرەکەی پێ ناخۆش بوو، دیسان ئەو خەوا هێمای ئەوەیە ڕەنگە ئینسان ڕوبەڕۆی هەندێک کێشە و گرفتی ژیان ببێتەوە. بەڵام مەترسە و پشت بە خوای پەروەردگار ببەستە، پشت بە خوای پەروەردگار قایم کات، چونکە هەموو شتێک لە لای خوای گەورە ئاسانە و ئینسان جاری وهەیە خەم و خەفەت و ناخۆشی توش دەبێت بۆ ئەوەیە کە زیاتر بگەڕێتەوە بۆ لای خوای گەورە و ڕوو لە خوای گەورە بکات. ئەوەش هەر بە چاکە بۆ ئینسان تەواو دەبێت، کەواتە ڕوو بکە خوای پەروەردگار و لە هیچ کاتێکدا نائومێد مەبە. ئەگەر کەسێک وای زانی لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ و خەڵک دەڕوا بۆ سەفەر، ئەگەر ئینسان لەو خۆدا ئاسوودە بوو لەگەڵ ئەو کەسانەی کە دەڕوات، ئەو خەوا هێمای ئەوەیە تۆ لەگەڵ هاوڕێیەکانتدا ئاسوودەی و هاوڕێی باشت هەیە. ئەگەریش لە خەوەکە داوات زانی لەگەڵ خەڵکێک دەڕۆی، بەڵام پێیان ئاسوودەنی، بەڵام دڵت پێیان مڕتەح نییە، بەڵام بەو هاوڕێیانت ئاسوودەنی کە لەگەڵیان دەڕۆی بۆ سەفەرکردن لە خەودا، هێمای ئەوەیە تۆ لەگەڵ ئەو هاوڕێیانت کێشە و گرفتێکت هەیە، ڕەنگە شتێکتان لە بەرامبەر یەکتردا لە دڵدا بێت. ئاوەش وریاکردنەوەیە کە بۆی ئینسان زیاتر بەخۆی دابچێتەوە. هیوادارم هەر خەونی خۆش ببینن، لە هەموو خەوێکی ناخۆش بە دوور بن. بەڵام ئەگەر خەوی خۆشتان بینی بیرتان نەچێت، سوپاسی خوای پەروەردگاری لەسەر بکەن، پێی دڵخۆش بن. ئەگەر خەوی ناخۆشتان بینی پەنا بگرن بە خوای پەروەردگار. ئەگەر خەوەکەش مانای ئاگادارکردنەوەی تێدا بوو، ئەو کاتە ئینسان دەوێت بەخۆی دابچێتەوە، کەم و کوڕەکانی خۆی چارەسەر کا و پەنا بۆ خوای پەروەردگار ببات.
بۆ ئەوەی ئینسان لە هەر ناخۆشی و ناڕەحەتی و گرفتێک بە دوور بێت و وەڕزگاری بێت. هیوام ساغ و سەلامەتی هەموو لایەکتانە و خوای پەروەردگار ئاگاداری هەموو لایەک بێت. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.